هاوشان لەگەڵ ئاڵای کوردستان ئاڵایەکی دی دەشەکێتەوە کە ڕەنگە بەشی زۆری نەوەی ئێستا پێی ئاشنا نەبن. ماڵی یەکەمین دامەزرێنەری حکومەتی کوردیە لە گوندی داریکەلی لە سنووری قەزای بازیان کە ڕۆژگارێک لەم خانوەدا ژیا و پێشوازی لە دەیان میوانی ناوخۆی و بیانی کردووە. مەلیک مەحموود یاخود شێخ مەحموودی حەفید ناوێکی دیار و ڕەمزێکی ئاشکرای خەباتی سیاسی و چەکداریە لە باشووری کوردستان. ئەو لەم خانوەدا دەیان ساڵی تەمەنی ژیاوە و جگە لەلایەنی کۆمەڵایەتی و پارێزگاریکردن لە پێگەی جەماوەری هەر لێرەدا داڕێژەری بیری سیاسی و جمجۆڵی چەکداری بووە دژ بە داگیرکەرانی کوردستان. خانۆکەی شێخ خۆی لە چەندی ژووری تایبەت دەبینێتەوە. ئێمەسە لە ژووری نووسنەکەی شێخ مەحموودین لێرە ئەوەی سەرنجە بە ئەندازەی فراوانی ژوورەکە ژێرزەمینێک دروست کراوە سەری داپۆشراوە. باز دەواکەن کاتی خۆی شێخ و هاوڵ و هاوڕێکانی کە لەم خانۆدا ماونەتەوە بەمبەستی خۆپاراستن لە بۆردومان یاخود هەر مەترسیەکە بۆ سەر شوێنی حەوانە و ماڵەکەی هەبێ خۆیان کردوتە ئەم حەشارگەیەوە. ماڵەکەی مەلیکی کوردستان بە هەمان دیزایانی سەردەمی خۆی بنیاد نراوەتەوە. کاتی خۆی مەلیکی کوردستان لێرە دانیشتووە، ئێستا نۆژەن کراوەتەوە هەر بە هەمان شێوەی جارانی پێشوو کە مەلیک لێرە دانیشتووە پێکاتوە لە 4 بەش. ئەم بەشەی کە ئێستا ئێمە لێرەین شوێنی تایبەتی مەلیک خۆی بووە. ئێمە وەکو خەڵکی داریکەل ئێمە زۆرمان پێخۆشە کە ئەم شوێنە بووە بە ناوەندێک ئێستا لە هەموو شوێنێکەوە سەردانێکن، هەموو چوونی توێژە بیانەکان لە بەرپرسان کاربەدەستان هەمیان سەردانێکن بۆ ئێمە جێ شانازیە. نووسین و وێنە هەڵواسراوەکانی سەر دیوارەکان سەرنجی سەردانیکەران ڕادەکێشت بەلای خۆیدا و بۆ ساتێک دەیانگەڕێنێتەوە بۆ ئەو سەردەمەی مەلیک مەحموود ڕێبەرایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی کردووە. ئێمە قوتابخانەی ماباتی کچان قۆناغی حەوت بۆنەوەین ئەمڕۆ خوێندکارەکانمان هێناو بە ماڵی بەڕێ شێخ مەحموودی نەمەر بۆ ئەوەی لە نزیکەوە خوێندکارەکان ئاشنا بن بە ڕابردووی مێژووی کەلەکەمان بە سرکردەکانمان چونکە ئەمە بە شوەیەکی مەیدانی تەلەبەکان فێری بن باشترە وەک لەوەی بە نەزەڕی فێری بن. سەرباری ئەوەی وەک پێویست کەلوپەل و پێداویستەکانی ئەو سەردەمە نەتوانراوە پارێزگاری لێ بکرێت و ئێستا لەم ماڵەدا نمایش بکرێت، بەڵام بە بڕای شارەزایان بنیادنانەوەی ماڵەکە لە شێوەی مۆزەخانەیەکدا هەنگاوێکی گرنگە. خۆزگا هەموو ناوەندەکانی تر شوێنەکانی تر ماڵە کۆنەکانی سلێمانی ماڵی بەرپرسانی سیاسی بێ ماڵی ڕۆشنبیرەکان بێ ماڵی ئەدیبەکان بێ هەموو ئەوانە ئاوها بکرایەتەوە بە جۆرێک لە جۆرەکان کاتێک کە دەچین هەر هیچ نەبێ بۆ داریکەلی دەتوانین بڵێن ئەوە خانۆکەی شێخ مەحموودە شێخ مەحموود مەلیکی کوردستان لێرەوە فترەیەکی زەمەنی ژیاوە ینی دەتوانین بنەوەکانی ئایندە بڵێن کەسایەتیەکان هەبووە لێرەدا مامەڵەی کردووە وەکو کەسێکی سیاسی. ڕێبەرایەتیکردنی شۆڕش لە نیوەی یەکەمی سەدەی 20دا و دامەزراندنی یەکەم حکومەتی کوردی هەر لەو ماوەیەدا مەلیک مەحموودی کردوتە ناوێکی دیاری ئەو قۆناغی مێژووی کورد لە باشووری کوردستان. بەرەنگاربوونەوەی بەریتانیاش لەو سەردەمەدا هێندەی دیکە پێگەی لە مێژوودا بەهێز کردووە. ڕزگار جەبار کێنێن گوندی داریکەلی. ئەمانە چینە بەفەرێ